سڵاوتان لێ بێم کاتتان باش. ئەمەوێ بپرسم تا چەندە مەرجەکانی سێفتی و سەلامەتی لە بینە و باڵەخانە بەرزەکان جێبەجێکراون و تا چەندە بوونی بەڕێوەبەرێتیکی تایبەت بە کۆمەڵگەکانی نیشتەجێبوون گرنگە و دەبێ هەبێت. لەسەر ئەم بابەتانە بن کۆڵکارێکی وردەکەین بە تایبەتی پرسیارەکە ئەوەیە چی دەکرێ بە ئەوەی ڕێگری بکرێ لە ڕووداوی نەخوازراوی گەورە بە تایبەتی لە بینا و باڵەخانە بەرزەکاندا لە تەقینی غاز لە مەرجەکانی سەلامەتی لە بوونی پەیژەی تایبەت و بەرز بۆی بگاتە نهۆمە بڵندەکان لە کاتی ڕوودانی حاڵەتی نەخوازراو. کۆمەڵی پرس و بابەتی دیکە تایبەت بە کێشەی کۆمەڵگەکانی نیشتەجێبوون باسەکەین. بینەرمان بن. هەمووان کۆکن لەسەرەوەی پێویستە پێداچوونەوە بە یاسای ژمارە 4 ساڵی 2006 تایبەت بەوە بەرهێنان بکرێتەوە. ئەو یاسایە هەموار بکرێتەوە بەوەی لەگەڵ قۆناغەکانی پێشکەوتن و پەرسەندنی وارەکانی وە بەرهێنان یەک بگرێتەوە کە تێیدا کۆمەڵگە نیشتەجێیەکان لە یاساکە دەربهێنرێ و لە یاسایەکی گشتگیردا هەموار بکرێت، چونکە لە یاسای وە بەرهێناندا باسی پاش تەواوبوونی پرۆژەکان و چۆنێتی بەڕێوەچوونی کارەکان و ڕادەستکردنی لەوە بەرهێنەکان نەکراوە. لە عێراق و هەرێمی کوردستانیشدا هیچ یاسا و ڕێسایشی هەموارکرا و بەرکار نییە تایبەتمەند بێ بەڕێخستن و بەڕێوەبردنی کۆمەڵگەکانی نیشتەجێبوون لە سیتیەکان و باڵەخانەکان و تەلارەکانی نیشتەجێبوون. لە ساڵی 2006 بۆ کۆتاییەکانی 2022 لەلایەن دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستانەوە مۆڵەت دراوە بە 194 پرۆژەی نیشتەجێبوون بە گوژمەی زیاتر لە 18 ملیار دۆلار لەسەر زیاتر لە 30,000 دۆنم زەوی. هەر بۆیە لێرەوە هەندێک لە کێشەکانی پرۆژە و سیتی و کۆمەڵگەکانی نیشتەجێبوون دەخینە ڕوو کە پاش چەند ساڵێک لە نیشتەجێبوون خاوەنی یەکەکان بەدەستیەوە دەناڵێن و گرفتار بوون. گریمانە و پرسیاری سەرەتایی ئەوەیە کە ئایا دامەزراندن و دانانی بەڕێوەبەرێتیی گشتی سەرتاسەری کە ڕاستەوخۆ سەر بە وەزارەتی ئاوادانکردنەوە و نیشتەجێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بێ کاریشی گرنگە بۆ سەرپەرشتیکردنی پرۆژەکانی نیشتەجێبوونیان نا لە کۆتایی ئەم پرۆگرامە ڕەنگە وەڵامی ئەم گریمانەیە دەست بکەوێت. لە یەکێک لە پرۆژەکانی نیشتەجێبوونی شاری سلێمانی کە زیاتر لە 12 ساڵە ڕادەستی خاوەنەکانیان کراوە ئێستا پێویستی بە نۆژەنکردنەوەیە چەند کەسێک دەبینم کە پێیان وایە کێشەی کۆمەڵگە نیشتەجێیەکان کەڵەکە بوون تا ئێستا زۆرینەیان تاپۆ نەکراون لەسەر خاوەنەکانیان تەنیا بە گرێبەستێک خاوەنی یەکەکانی خۆیانن. ئەمەش گرفتی دیکەی بۆ دروستکردون و بەڕێوەبەرەتی باجی خانوبەرە باجی لەسەرداناون لە کاتێکدا خاوەنی مڵکن نەکرێتی. هەندێکی بین زۆر کۆن بۆ بیناکان بۆ نۆژەن ناکرێتەوە. تەواوە ئێستا ئێمە یەکێ لە کێشەکانی ئەم پرۆژەیەمان لە ڕووی خزمگوزاری کێشێکمان نییە، بەڵام لە ڕووی ستراکچەری بیناکەوە هەیکەلی بیناکەوە داخوران ڕوویاوە. بەڵام ئێمە ئەتوانینە ساڵ 45 ئەم خەڵکە قەناعەت پێ بکەین، بەڵام خۆ ناشکرێت لە ساڵ 55 بڵێ من نامەوێت ئەم خزمەتگوزاریە لە وڵاتانی کە ئەم پرۆژانە ئەبێ بە جوانی بمێنەوە بە یاسا ڕێکخراون، یعنی بەدەست خۆی نییە بڵێ من نامێ تعمیرکەمەوە، چونکە ئەمە نیشانەی شارستانی و پێشکەوتنی وڵاتە. ئێستا ئێمە کێشەکەی کە تووشی بووین چیە؟ ئێمە تعلیماتێکمان هەبوو بەپێی تعلیماتە کۆنەکە کە لەلایەن وەزیرەوە دەرچوو بە هیچ شێوازێک باجمان لێ وەرنەئەگیرا لەم شارانە لەم پرۆژەی وەبەرهێنانە کە جارێک ئفراز نەکراوە بە ناوی خاوەنەکانیانەوە باجیان لێ وەرنەئەگیرا. بەڵام ئیستا بەپێی تعلیماتی تر کە هاتووە ئەڵێن نەخێر ئێوەشە بێ باج بن. کێشەکە لە چیا دروست بووە؟ هەتا ئەم دقەیە هیچ شوقەیەک لەم شوقانە جارێت تۆمار نەکراوە لە خانوبەرە، واتە تۆ هیچ وێنی تۆمارێک نییە بۆ ئەم شوقانە، جارێ ئفراز نەکراوە کۆمپانیانی کردو بە ناوی خاوەنەکانیانەوە. اینجا هەنێک شوقەمان هەیە خاوەنەکان خۆیان تایە نیشتەجێن کە زۆربەی زۆری ئەتوانم بڵێم خاوەنەکان خۆیان تایە نیشتەجێن، هەندێکیشمان هەیە کە دراوەتەوە بکرێ. لەو حاڵەتان نادات پەروەریەکی کۆمەڵایەتی ڕوئەیە ئەگەر تۆ بێی باجی خانوبەرە لە هەموو ئەم شوقانە وەرگری. ئەم پرۆژانە ڕۆژ بە ڕۆژ لە گەورەتربوون و گەورەتری ژەبن، یعنی بەڕاستی یەکێ لەو کێشانە کێشەی کارەبایە لەم پرۆژانەیە. کارەبا دوو سەرچاوی کارەبا هەیە بۆ هاوڵاتیان، یەکیان کارەبای نیشتیمانی ئەویتریان کارەبای مۆلیدەیە. کارەبای مۆلیدەکان سەرجەم پرۆژەکان وێزگەی کارەبایان هەیە بە مۆلیدا. ئەم وێزگانە بە پێیەک حەجمی گەورە و بچووکی کولفەکانیان دیارکرێت و کولفەکانیشیان زۆر زۆرە. سەرجەم کاری چاکسازی و ئیش پێکردن و هەموو ئەم شتانە ئەکەوێتە سەر کۆمپانیای خزمەتگوزاریەکە لە حاڵەتێکا کە تەنانەت گازی پێویستیش بۆ دابینکردنی
سوتەمەنی بۆ ئەو مەلیدانە هەر لە بازار ئاکڕێ لە 2014 حکومت هیچ دامێکی نییە ئەمە لە کۆتاییە هاوڵاتیان باجەکەی ئێن. لە هیچ کام لە پارێزگەکانی هەرێمی کوردستاندا هیچ فەرمانگایان بەڕێوەبەرایەتی و دام و دەستگایەک بوونی نییە وەکو مەرجع بۆ سەپەرشتیکردن و ڕێخستن و بەڕێوەبەردنی کاروباری خزمەتگوزاری لە کۆمەڵگەکانی نیشتەجێبووندا تاوەکو بتوانن چارەسەری کێشە و گیرروگرفتەکانیان بکەن بێجگە لە لیژنەکانی قایمقامەتی شارەکان کە تا ئەم ساتە بەپێی توانای خۆیان هاوکار بوون ئێستا لە توانای ئەوانیش دەرچووە. لە سنووری پارێزگای سلێمانیە سێری ژنەبۆستیەکانمان هەیە گرفت هەیە بەڵێ ڕۆژانە گرفت بێ کێشە هەیە بە بەردەوامی کێشەمان هەیە هەم لە ئەو خزمەتگوزارانەی کە لەیان کۆمپانیەکان و پێشکەش بە دانیشتوانەکانەکەوێ لە ڕووی نرخ و لە ڕووی کوالیتیەوە گرفتمان هەیە بەبەردەم ڕۆژانە بە بەدواداچوونەکەم سێریژنی بە بەدواداچوونەکەن سزا بە بەدڵنیای سزا هەیە بلاکلیست هەیە ئێمە هەموو لە هەموو ستێکانی شاری سلێمانە لە زۆربەی زۆریانە ئەنجومنێک پێکی هێنراوە لە دانیشتوانی ستێکە هەج گلەیەک و گرفتێک و سکاڵایشانەوە دەست بەجێ لەگەڵاوەکەن بەڵێ چەندان کۆمپانیامان لە کۆمپانیای خزمەتگوزاریمان لە ستێکان وەرگرتەوە بەهۆی کە چەند جارێک ئاگادار کردێتەوە سزا دراوە سزای دارایی درا پامبەند نەبووە لەگەڵ ئەنجومەنەکەیە خۆیان کۆمپانیایکیان هێناوە پاڵپشتیان بووین دوور خراوەوە لە کارەکەی راوەت کە دەستێکێکی کە لە ڕێ ئەنجومەنەکان نەک لە ڕێ ئێمەوە ئەمە بەڵێ بە بەردەوامی ئەوانە بلاکلیستەکان چەندن بلاکلیستەکانەوەی کە ئەکرێت لە ستێکانە دواوی کە جاری یەکەم ئاگادارەکرێتەوە لەگەڵ ئەنجومەنەکە دانیشین ئەمانەی کێشەکانیان بۆ چارەسەرکەین ئێمە وەکو ڕقیبێک لەم بینە چونکە خۆ دەزانی هەموو یەکێکی نیشتەجێبوون هینی ئەو حاڵەتیانەیە کە تیان نیشتەجێبوون حکومت لێرە ڕۆڵی بەس چاودێریە بینێت ئەو عقدێکەکە لەگەڵ کۆمپانیاکە هەم دانیشتوانەکەی خۆی ئەگەر بە پێ عقدەی کە ڕێککەوتن خۆیان لەگەڵ ئێمە چاودێری ئەوانەکەین بە دوواداچوونەکەین ئەگەر کێشە و گرفتە بێ بانیانەکەین عقوبەت دارایەکان لەلایەن ئێمە دەرەچێت بەڵە سزانین ئەگەر دانیشتوانەکان ئەنجومەنەکەی ڕازی نەبێت بە دڵنیاییەوە ئیزنیانین و بە دانیشتوانەکانی خۆتان کۆمپانیاکە بژێرن بەم مەرجانەی خۆتان بەڕاستی وەکو یاساکە کۆمەڵی گرفتی زۆر زۆرتیایە یاسایەوە برهێنانەکە بۆ پرۆژیستەکان ئەمە پێویستی بە پێداچوونەوە هەیە پێویستی بە ئەپدەیتی تازە هەیە لەبەرەوەی ئەو یاسایە زۆر کۆنە گەورەترین کێشەمان لەگەڵ کۆمەڵێک ستێکانی شاری سلێمانیا هەیە کۆمەڵەوە بەرهێن بەداخەوە پرۆژەکان جێبەجێ کردووە هیچی خۆیان ناگەن بەخاوەنی سیاجی نیە ئەمە یەکێکە لە گەورەترین کێشەکەی قایمقامەتی قەزای مەڵبەندی سلێمانی کە لەو پرۆژانەی کە سیاجیان نییە دەچینە یەکێک لەو پرۆژە نوێیانەی سلێمانی کە بەرزیەکەی 49 لەسەر بنمیچی ئاسانسۆرێک کە تا ڕادەیەک بۆ کەسی بێ ئەزمون مەترسیدار بوو گەیشتینە لووتکەی بیناکە. لێرە کرێکار و ئەندازیار و شۆفێری بەرزکەرەوەکان لە بەرزی 104 مەترەوە کار دەکەن. پێشتریش لەوە تێگەیشتوین کەوا پێیژەکانی ڕزگارکردنی بەرگری شارستانی تان و هۆمی 20 دەتوانن کاری خۆیان بکەن لە حاڵەتی نەخوازراودا. ئەی لێرە چی دەکرێت ئەگەر لە نهۆمە بڵندەکان مەترسی دروست بوو؟ لە نهۆمی 38م لە یەکێک لە باڵەخانەکانی شاری سلێمانی کە تا ئێستا تاوە نەبووە دوو نهۆمی دیکەش دروستەکرێ چیتان کردو خەڵک دڵنیا بێ کە بێتە ناو بینایەکی 40 نهۆمی و ئەگەر خوا نەکردا ڕووداوێک پێشاتشی نەخوازرا و ڕووبا لە قاتی 40 چۆن بتوانێ دەربازی ببێ بە سەلامەتی؟ وەکو مەرجی سەلامەتیش کە هەم لێستا لە کاتی کارکردنە بە تەواوی مەرجەکان بەرچاو گیراوە بەڵام وەکو دواییش بێگومان وا دیزاینی بۆ کراوە کە هەر نهۆمێک وەکو بەرگری شارستانی هەموو نهۆمێک دوو قادرمەی هەیە کە تایبەتە بە فایر و ڕاکردن. ئێمە لە هەموو نهۆمەکان لە قاتی ئەرزی هەتا قاتی 40 فایربۆکسمانێ هەموو قاتێک دوو فایربۆکسی تایە کە ئەگەر خوا نەخواست حاڵەتێکی نەخوازراو بێ بۆ کوژانەوەی ئەگرەکە ئەو فایربۆکسانی ناو مەشروعەکە بەکارهێنرێ و هەموو قاتێکیش دوو قادرمەی ڕاکردنی تایە کە لە کۆبوونەوەی دوو کەڵ و هەر شتێک بێ لەو قادرمانەوە ئەتوانن بڕەنە خوارەوە. مەسەلەی غازی مەرکەزی لەم ڕۆژە هەیە؟ بەڵێ مەرکەزیە. بەڵێ تا چەنە حساب کراوە کە ڕووداوێکی نەخوازراوە بەهۆی غازی مەرکەزیەوە ڕوونەیات؟ باکیت حسابیش بۆ ئەوە کراوە بەڵام
تەواو سیفە لە ڕێی ئەوەشەوە غازەکان لە دەرەوەیە هەمووشی حاسی بۆ دانراوە لە کاتی لێچوونێک هەر شتێکە بێت ئاگادارەکرێت کەواتە ئاگادارکردنەوە هەیە بۆ لێچوونی غازیان حاڵەتێکی دیکە ئامادەیتان کردووە بۆ بەرگریکردن لە حاڵەتێکی نەخوازراوە بە پێی ڕێنماییەکانی بەرگری شارستانی پێویستە هەر باڵەخانەیەک کە لە 5 نهم زیاتر بوو ئاوپڕژێنی ئۆتۆماتیکی ببەستن بەڵام وتەبێژی بەرگری شارستانی هەولێر بەسەر سوورمانەوە دەڵێ کە ئەم سیستەمە لە زۆرینەی پرۆژەکانی نیشتەجێبوونی هەرێمی کوردستاندا ڕەچاو نەکراوە. لە زۆربەی باڵەخانە بەرزەکان کە لە پارێزگای هەولێر وە بگرێت دەتوانم بنم لە هەموو پارێزگاکانی تریش سیستەمی ئاوپڕژێنی ئۆتۆماتیکی دانەندراوە کە ئەم سیستەمە ئەم ئاوپڕژێنە ئۆتۆماتیکە دەبێت لە باڵەخانانە ببەسترێت کە لە 5 نهم بەرەو سەرەوەن بەڵام ئایا لە پرۆژەکان هەمووی ئەم سیستەمە دانراوە بەشێکی زۆری گرفتەکانی ئێمە لەگەڵ ئەم پرۆژانەیە کە پێی دەوترێت واقع حال ینی دروست کراوە و مۆڵەتی بەرگری شارستانی وەرنەگرتو تا ئێمە وەکو مەرج لەسەری دابنێت. ئەمە چی دەکات ئەم ئاوپڕژێنە ئۆتۆماتیە کاتێکە ئاگرێک لە ژوورێکە دەکەوێتەوە لە شوقەکەدا پلەی گەرمی گەویشتە 68 پلە ئەم غورفە ئەمە بە شێوەی ئۆتۆماتیک خۆی ئەم جیوەی ناوی ئەم شوشەیە دەتەقێت و ئاو فڕێ دەدات و ئاگرەکە دەکوژێنێتەوە. ئەمە بەستراوەتەوە بە سیستەمی ترومپاگاز و سیستەمی تانچی ئاو کە ئۆتۆماتیکیش دەکات پێویستی بە مرۆڤ نییە بەکاری بهێنێت. بەڵام ئایا لە پرۆژەکانی ئێمە کە دروست کراوە لە 5 نهم بەسەرەوە هەمووی ئەم سیستەمەیان بەستاوە ئەمە جێگەی پرسیارە و دەبێت خاوەن پرۆژەکانیش بزانن خاوەن باڵەخانەکانیش بزانن ئەمە چەندە گرینگە بۆ ئەوی ژیانی ئەو کەسانە پارێزراو بێت کە لە ناو ئەم شوقەیە نیشتەجێ دەبن. باشترین کار ئەوەیە لەسەر هاوڵاتی کاتێک کە دەچێت نیشتەجێ بێت لەم باڵەخانانە کە باڵەخانەی بەرزن دڵنیا بێت لەوەی کە مۆڵەتی بەرگری شارستانی هەیە یاخود سیستەمی بەرگری شارستانی لەم باڵەخانەدا تەواوە بۆ ئەوی ژیانی پارێزراو بێت. دیمەنەکان هێندە بە ئازارن وەسەف ناکرێ کە چۆن لە چەند شرکە و کاتژمێرێکدا بەرجی 15 ئازیز لێرە هەمووانی پرسەدار کرد و سفرەی خوانی ئازیزان پێچرایەوە و گۆڕستان بووە ڕێگایەک بۆ سەبووری و دڵنەوەی. ناخۆشترین ڕووداوی ساڵ بۆ ساڵی 2022 لە پاڵ ڕووداوەکەی دهۆک پەنگ خواردنەوەی غاز و دواتر تەقینەوەی بوو کە کارەساتیشی گەورەی مرۆیی و مادیشی لێکەوتەوە. ئەنجومەنی کۆمەڵگە نیشتەجەکان و بەشێک لە بەرپرسان و شارەزایان دەڵێن بەهۆی نەبوونی دامەزراوەیەک بۆ سەرپەرشتیکردنی سیستەمی غاز و سیستەمی ئەسانسۆر بە تایبەتی لە بینا و باڵەخانەکان ڕەنگە گریمانەکەن کەوا ڕووداوی دیکەی نەخوازراوی لێ بکەوێتەوە کە ئەگەر کۆنتترۆل نەگرێت و ئەگەر دامەزراوەیەک نەبێ سەرپەرشتی ئەم سیستەمانە بکات. واتە ئێستا کاتیەوەیە دامەزراوێکی بەو جۆرە لە هەرێمی کوردستاندا دابمەزرێ بۆ ئەوەی ڕووداوەکانی حەفەی یانزە و ڕووداوەکەی دهۆکیش جارێکی دیکە دووبارە نەبێتەوە. پرسیارەکە ئەوەیە کە ئایا لە دوای حەفەی یانزەی 2022ەوە لە دوای ڕوودانی کارەساتەکە تا چەندە مەترسی هێشتا لەسەر ماڵ و پرۆژەکان ماوە کەوا سیستەمی غازی LPG بەکاردێنن. ئیشکالی ئێمە گەورەترین کێشەیەمە لەگەڵ ماڵەکانەیە. ئێمە نازانین ئەو ماڵانی کە دانراوە لە سانەوەی ماڵەکان کێدایناوە کێبووی کردووە ئایا کۆمپانیا کراوە یاخود کەسێکی دەستگێڕەوەی کردووە لەبەری بەداخە هاوڕەتیان ئێمە بۆ ئەوی کە لە ڕووی نرخە و تۆزێک کەمتر کەسێکی نەشارەزایەنن یان وەستایەکی وەستایەکەێنن لە دەرەوە کە هیچ مۆڵەتێکی ڕێگەپێدانی نییە. کێشتان لە سانەوەی ماڵەکان هەیە لەگەڵ سایانەوە بە زیاتریش ئێمە لە دوای سیستەمیان هەبێ بەڵێ لە دوای چونکە نازانین کێوەی داناوە چی وەی دانەوە ئەی لەگەڵ باڵەخانەکان چی هەرچەنە تاکە سکاڵامان بووە سکاڵی وڵاتیامان بووە بە دووادا چوونەکەین کارەساتە بینین ئەوەی کە لە ماڵەکانە زۆر کارەساتی گەورەتر بەڕێوەیە بۆ کلژنی قایم خەمەدۆک و بەرگری شارستانی زۆر بەجددی لەسەر هەر ئێمە لە 2010 لیژنێکمان هەیە تایبەت بە غاز سلێمانی زۆر بەجددیشی لەسەر سێکتەری غاز کردووە بەڵام ئێمە کێشەمانوێن ناتوانین بچینە ماڵەکان وەکو حکومەت بەیشی ناتوانین بچین ماڵەکان بەڵام لەگەڵ ئەمەشا لە دوای کارەساتەوە هەستکردن بە بەرپرسیارەتی چون لە ماڵانمان ناوە لە دەرگای ماڵەمان بەسەر دیوارە سەرکەوتنی قفڵ غازمان گرتوێتەوە هەموو ماناو کردووە لە پێناوی سەلامەتی گشتیەوە ئەمە گەورەترین کێشی ئێمە لەگەڵ ماڵەکانە بۆ باڵەخانەکان هەتا ڕادێکی زۆر باش کۆنتترۆلکرا کەم تەرخەمی هەیە بەڵە کەم تەرخەمی هەیە عقوبەی کۆمپانیایەوە ڕۆژانە ئێمە
بە پێ ڕێنمایی ژمارەی ساڵی 2020 جارێکم هەچ کۆمپانیایەکی سیستەمی غاز ئەوانەی کە مۆڵەتی فەرمیان هەیە لە حکوومەتەوە ئەگەر سەرپێچێگە ملیۆنی غرامێ بۆ جاری دووەم بۆ مانگێک داخستنە 2 میلیۆن غرامێ بۆ جاری سێم بلاک لیستە ئەمە بە پێی ڕێنمای ژمارەیەک ئەوە هەر جێبەجێ کرا و هەر جێبەجێ شەکەین ئێستا حالێن ئەم دقیقە من و تۆ حیوارەکەین گەورەترین کێشەمان لە یەکێ لە ستێکانی شاری سلێمانی ئەوەیە کە بێرنەرەکانی لە ژێر و باڵەخانە نهەیە هەرو کۆمپانیا بۆی خەڵکیش تێبگات بێرنەر و ئاوە گەرمەیە کە مەجموعەیەک ستیمانی لە شاری سلێمانە ئاوی گەرمیان سانتراڵە ئەو بێرنەرانە لە ژێر باڵەخانەکانن ئەمە لە ڕووی سەلامەتی زۆر خەتەرە ئەمە کۆمپانیایکی تورکی ئەمەی دروست کردووە هەم بۆ کۆمپانیەکە هەم بۆ ئەو پرۆژەستیە ئێستا لە ئێستا گەورەترین کێشەمان ویستمەوەی ئیشارەوانی بۆ تاواکەم سنتڕاڵی خسوەتە دەروی پرۆژەکە هەم غاز هەم فاروزەکان چکە خۆ دەزانین لە کاتی بڕانی کارەبای ئەبێ ئەو مزەخانە ماتۆڕەکە بێت دەست بەجێ لە ئەو خۆی ئۆتۆماتیکی هەر کارەباکە بچڕە کارەبای ACDC پێڵەن ئۆتۆماتیکی و ئیشکات و بۆیە فاروزەکان ئیشکات لەو باڵەخا بەرزانەی کە جەنابڵێ کەواتە لە باڵەخانە بەرزەکانە ئەبێ ئەو مەرجانە جێبەجێ بکرێت کە پێویستی بە هیچ کارمەندێکی بەرگری شارستانی نەبێت. تا ئێستا هیچ دامەزراوەیەک لە هەرێمی کوردستاندا نییە بۆ سەرپەرشتیکردنی سیستەمی غاز و سیستەمی ئەسانسۆر کە پسپۆڕی و شارەزایی تەواوی لەو بوارەدا هەبێ بە جۆرێک ڕێگری لە هەر ڕووداوێکی نەخوازراو بکەن ئەوەی هەیە لە دوای ساڵی 2010 کۆمپانیەکان و هەندێک کەسی شارەزا و وەستا کارەکانیان کردو چاودێری وردی کارەکانیان نەکراوە. لە نهۆمیەکانیشە ژووری میکانیکمان هەیە کە ڕاستەوخۆدا بەشێکات بۆ هەموو شوقەکان. لەگەڵ ئەندازیارێکی پسپۆر بە غازی LPG دەچینە یەکێک لە پرۆژەکانی نیشتەجێبوون کەوا سیستەمی غازی LPGیان تێدەداناوە. ئەوان دەڵێن ترسێکی زیاد لە پێویست بۆ هاوڵاتیان لەم بوارەدا دروست کراوە. هەموو باڵەخانەیەک ستێجێکی وامان هەیە کە پێویستە بە پێی ستانداردی جیهانی غازەکە پستانی دابەزێنرێت لەبەر سەلامەتی بۆ 500 میلیبار ماکسیمەم 600 میلیبار بە پێی ستانداردی جیهانی NFPA 58. سەمروژ جەنابیش لەسەر تانکێکینەوە مەسافەی چەندێ؟ تقریبا 20,000 لیترە. 20,000 لیتر بەڵێ غازەگری تەوزیع بۆ ماڵەکان. بەڵێ ئەمە سەلامەتترین جۆری تەنکیە کە ئەندەرگراوند تانکە لەژێر ئەرزایە سەلامەترین جۆرە بۆ زۆری پرۆژەکان خۆشبەختانە ئێستا ئەم جۆرە بەکاردێ زۆری پرۆژەکان بەڵێ لە دوی ڕووداوەرە خوازراوەکەی کازیوە کە زۆر لێمان دوور نییە بەڕاستی لەم ناوچەیەوە هەستەکە ئێستا پرۆژەکان کەوتونتە خۆیانەوەی کە پێشتر غازی مرکزیان هەبوو ئێستا هەستەکان دەبێ حاسەدا بنێن چۆسان سیستەمی ئاگادارکردنەوەدا بنێن چیە بیننەوە بۆم باسکە خۆشبەختانە ئێستا وەکۆی کە ئێمە بینی لە ناو کارەکەیان زۆربەی پرۆژەکانی نیشتەجێبوون زۆربەی هەتا نەک پرۆژەکان ماڵانیش ئەو کەسانی کە هۆشیارن و ئەنوێ سەلامەت بن پەیوەندیەکەن کاکە وەرە چێکی سیستەمەکەمان بۆ بکەرەوە نەقسەکانی چییە کەم و کوڕەکانی چیە بۆمان چاک بکەن و پرۆژەکانیش لە ڕێی تیمی تایبەتی خۆیانەوە تیمی تەکنیکی تایبەتی خۆیانەوە ئێستا بە شێوەیەکی بەرفراوان پێداچوونەوە بۆ بابەتی غازەکەن لە کەم و کوڕەکانی زیاد لە پێویست ترساوە حەقە ڕاگەاندن خەڵک هۆشیار بکاتەوە لەوەی کە پێویست ناکە لە سیستەمەکە بترسێ بەوەی کە سیستەمەکەی لا ببا بەوە بترسێت کە سیستەمەکەی چێک بکاتەوە کەم و کوڕەکانی چاک بکە خەڵکی مختص و شارەزا بێنێتە سەر سیستەمەکەی بزانە کەم و کوڕی چیە بزانە بە پێی ستانداردی جیهانی دانراوە LPGش ئەم غازش کە بەکاردێت وەکو هەموو سیستەمێکی تری ژیان مەترسی هەیە بۆ نمونە ئەگەر بەراوردیکەی بە قوربانیانی هاتوچۆ و ئۆتۆمبیل ڕێژەیەکی زۆر کەمترە کە بەراورد ڕۆژانە خەڵک بەهۆی ڕووداوە توچۆ گیان لە دەستەدا بەڵام کەشیش ناتوانێت ئۆتۆمبیل بەکارنێنێ. شارەزایانیان بوارە دەڵێن پێویستە پەرلەمانی کوردستان گەڵاڵەی پرۆژە یاسایەک بکە بەڕاوێژ لەگەڵ دام و دەستگاکانی پەیوەندیداری حکوومەت و کۆمەڵی خزمەتگوزاری کۆمەلگایان نیشتەجێیەکانی کوردستان و کەسانی پسپۆڕی یاسایی و شارستانی لە پێناو هەموارکردنی یاسایکی تایبەتمەند بە چۆنێتی بەڕێوەچوونی کۆمەلگە نیشتەجێیەکان لە هەرێمی کوردستان تاکو ببێتە بنەمایشی یاسایی لە پێناو ڕێخستن و بەڕێوەچوونی کۆمەلگە نیشتەجێیەکان و چارەسەری کێشە و گیرروگرفتەکانیان کە تا ئەم ساتە بێ وەڵام ماونەتەوە. ئەنجومەنی پارێزگای سلێمانیش ماوەی چەند ساڵێکە لەم بارەیەوە پرۆژەی چارەڕستی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کردووە. ڕێنماییەکمان دەرکرد بۆ شێوازی پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان لە زمانی ئەو ڕێنمایەیە پێشنیاریمان کرد کە ئیستیحداسی بەڕێوەبەرایەتیەک بکرێت لە هەموو سنتەری پارێزگایەکە ئەم بەڕێوەبەرایەتیە کاروباری هەموو سیتەکان بگرێتە ئەستۆ چونکە معقول نییە تۆ
تۆ ئەم هەموو سیتیان سیتی هەیە بەقەدەر ناحەیەک خەڵکیتی هەیە بەڵام حکوومەتی هەیە غایبە یعنی هیچ شتێکیتیانە ئێلا کۆمپانیاکە خۆی نەبێت ئەمە جگە لەوەی کۆمپانیاکەش تر بە ویستی خۆی ئایا ئەم خزمەت گوزاریانە چۆن پێشکەشەکە کێشەیەک هەبێت چۆن مامەڵی لەگەڵاکە چۆن بەرەو با بڵێن وەڵام دەرەوەی داواکاری نیشتەجێبووەکانە چۆن کێشیان ڕوبەڕوویکی ئەکرێتەوە هەمووی ڕوبەڕووی کۆمپانیاکە ئەکرێتەوە لەبەرەوە ئەو ئیستحدازکردنی بەڕێوەبەرایەتی ئێمە لە 2017 نردومانە بۆ ئەنجومەنی وەزیران وەشتوانم بڵێ ئەنجومەنی وەزیرانیش ئیسیجابەیان هەبوو بە ڕێنمایەکەی ئێمە زۆر بە باشیان زانی ئەوەندە بە باشیان زانیان و ڕێنمایەکی ئەوەنە جوانە هاقە تعمیم کرێ بۆ شوێنەکانی کەش بەڵام بەداخەوە جێبەجێ نەکراوە تامساتە نەتوانراوە پۆلێنی کۆمەڵگە نیشتەجێیەکان و تەلار و باڵەخانەکانی نیشتەجێبوون و خزمەتگوزاریەکانیان دابنرێ تا بتوانن بە کێبڕشی تەندروست برە و بە جوانی و ڕازانەوەی شوێنەکانیان بدەن و نرخی هەریەکە لە خزمەتگوزاریەکان بەپێی تێچوون و شایستەییان دیاری بکرێ تا ئەم ساتەوە بەرهێنەکان لەژێر چاودێری هەندێک دامەزراوی حکومی بەویستی خۆیان پۆلێنیان داناوە. دوای گفتوگۆ لەگەڵ بەڕێ سەرۆشی دەستەی وەبەرهێنان سەبارەت بەکردنەوەی بەڕێوەبەرایەتیەک یان جیهەتێک کە لە دەستەی وەبەرهێنان ئێمە پێمان باش بووە کە ئەو بەڕێوەبەرایەتیە سەرپەرشتی خزمەتگوزاری و دانانی نرخ و هەموو ئەو کێشە و گیر و گرفتانەی کە لە پرۆژەکانی وەبەرهێنان لە کەرتی نیشتەجێبوون تایبەت بە خزمەتگوزاری بەرامبەر هاوڵاتیان دەکرێت ئەو بەڕێوەبەرایەتی سەرپەرشتی بکات و پشتگیری کراوە لەلایەن پارێزگای هەولێرەوە و ئێمەش هەماهەنگی تەواومان کردو و بێت دەکەین لە ساڵی نوێ ئەو بەڕێوەبەرایەتیان دەست بەکار بێت کە تایبەت دەبێت بە دانانی نرخ و وەرگرتنی سکاڵای هاوڵاتیان کە پێشتریش بە پێی بڕیارێکی ئەنجومەنی ئابووری لە پارێزگای هەولێر ئەو لیژنەیە ئەو کارانەی ئەنجامداوە و تاوەکو ئێستاش ئەنجامی دەدات واتە بە شێوەیەکی کاتی ئەو خزمەتگوزاریانە لەلایەن وەبەرهێنەرەوە ئیدارە دەکرێت لە کاتی پابەند نەبوونیشی بەپێی ئەو ڕێنمای ئێمە هەمانە سەرەتا غەرامە دەکرێت وەبەرهێنەرەکە دواتریش لە پرۆسی تەندەرین دەدرێتەوە بەرهێنەرێکی تر یاخود کۆمپانیایەکی تر بێ ئەو خزمەتگوزاریە بەپێی ئەو ڕێنمایانی ئێمە دیاری دەکەین پێی دەدرێەوە بەرهێنەری کەم تەرخەمی شەڕ و بەڕووی دادگا و سزای یاسایی دەبێت. تا ئێستا هیچ یاسا و ڕێسایکی تایبەتمەند نییە بۆ نۆژەنکردنەوەی باڵەخانەکان لە کاتێکدا بەپێی نەریتی تەلارسازی و باڵەخانە لە جیهاندا هەر چەند ساڵ جارێک باڵەخانەکان نۆژەن دەکرێتەوە تا ڕەونەق و جوانی و بەهای خۆیان لەدەست نەدەن هەرچی پێویستە بە سانسۆر مەسعات تا ئەم ساتە هیچ یاسا و ڕێسایکی تایبەتمەند لەو بوارەدا نییە کۆمپانیەکانی ئەو بوارە چاکسازیەکان و سیانەکردنی ئەسانسۆرەکانیان لە خەڵکانی بیانی و زۆر جار کەسانی نیشارەزا و هەمە جۆر پێکاتون هەر بۆیە ئەنجومەنی کۆمەڵگە نیشتەجێیەکان کە بارگایان لە شاری سلێمانیە لە 2012 لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی یاداشتێکی وردی چەند خاڵیان بۆ ڕای گشتی و لایەنی پەیوەندیدار خستە ڕوو داوایان کرد کە پێویستە حکوومەت بەڕێوەبەرایەتی نیشتەجێبووندا بمەزرێنێ لە سەرجەم پارێزگاکاندا یان وەک یەکەیەکی ئیداری سەر بە پارێزگا بێت یان وەک بەڕێوەبەرایەتیەک لە چوارچێوی وەزارەتی ئاوەدانکردنەوەدا بێ لە پێناو سەرپەرشتیکردنی کۆمەڵگە نیشتەجێیەکان چونکە بە بڕۆیەوان لە ئێستادا هیچ فەرمانگە و دامەزراوێکی میری نییە بتوانێت لە کێشەکانیان تێبگا و چارەسەری پێویستی بۆ دابنێت. وەکو کۆمەڵگە نیشتەجێبوونەکانی سلێمانی پرۆژەیەکمانەیە خۆشبەختانە لە 2010 حازرمان کردووە هەتا هەوڵمانە لە ئەنجومەنی پارێزگا ئیشی لەسەر بکرێت بە ڕێنماییەک دەربکرێت دواتر بکەین بە یاسایەک چی کرا؟ هیچ شتێک نەکرا لەبەرەوەوان پرۆژە یاسایەکی خۆیان پێشەوەی ئێمە کردبوو کە تەندەرین بوو گویان لەم پرۆژە یاسای ئێمە نەگر بەداخەوە. باشە ئێستا بێ بەڕێوەبەرایەتێک دروست کرێ؟ بەڕێوەبەرایەتێک ضرورە لە هەموو پارێزگایەکە بەڕێوەبەرایەتێک دروست بکرێ وەکو مەرجەعێکی ئیداری بۆ حکوومەتی هەرێمی کوردستان 6 دیناری تێ ناچێت ئاخر معقول نییە ینی نەیەوێت دروستی کات مەرجەعێکی ئیداری دروستکا بۆمانە لە هەموو فەرمانگەکانی حکوومەت ئەتوانێت مهندیس و خەڵکانی پسپۆر و شارەزا بەڕاژەکەیانەوە بە موچەکەیانەوە نەقڵکات بۆ ئەو بەڕێوەبەرایەتیە ئێمە بە نمونەیە نامانتۆ لە یاداشتەکەی خۆمانە خوا نەخواسا و ڕووداوەی ڕوویە لە ماڵی حاجی مەزە لە گەڕێکی کازیوە یا ئەوەی لە دهۆک ڕوویە لە یەکێک لە تاوەرەکانی نیشتەجێبووندا ڕوویبە تاوەرێک بە چۆکدا بێت ئایا حکوومەت دەتوانێت بە 6 مانگیش قوربانەکانی ناو تاوەرانە دەربێنێتەوە ئەتوانێت ئەو تاوەرە ڕاستکاتەوە چی هەیە چه ئامێر و چ کەرەسەیەکی هەیە بۆیە حکوومەت پێویستە بەر لەم مۆزوعانە بگرێت ئێمە لە ناو کۆمەڵگەکانی نیشتەجێبوونە غازمانەیە غازی LPG مان هەیە تا ئێستا
نە کۆمپانیەکانی بواری غاز ئیتیحاد و سندیکایەکیان هەیە بۆ خۆیان نە حکومت دەستگایەکی تایبەتی هەیە کە خەڵکیانێکی پسپۆردانێ ینی خەڵکی گیراناوە ئەسڵ خۆی نازانێت غاز LPG چییە هەر نازانێت غاز مەترێ غاز لە چەند لیتر پێکاتن. هەریەکە لە کۆمەڵگە نیشتەجێیەکان ژمارێکی زۆر خێزان لەخۆ دەگرێ و ڕێژەی زۆری دانیشتوانی شارەکان لە کۆمەڵگە نیشتەجێیەکان سیتیەکان کە نیشتەجێن زیاترە لە دانیشتوانی گوند و ناحێ و قەزاکان بەکۆی زیاتر لە 200,000 یەکەی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستاندا نزیکەی 1 ملیۆن هاوڵاتی تێدا دەژی لەلایەن کۆمپانیایەکی کەرتی تایبەت سەرجەم خزمەتگوزاریەکانیان بۆ دابین دەکرێت.